ئاستی توانستی زمانی ئینگلیزی لە بەشەکانی زمانی ئینگلیزی لە زانکۆکانی هەرێمی کوردستان جێگەی ئومێدبەخشی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم نییە. بۆ مەبەستا ماوەی 1 ساڵە لە ڕێگەی لیژنەیەکی پسپۆڕە و وەزارەتی خوێندنی باڵا کار لەسەر ریفۆرم و چاکسازی لە بەشەکانی زمانی ئینگلیزی دەکات و دەیەوێت بە هاوکاری دامەزراوە جیهانیەکان زمانی ئینگلیزی بکەنە زمانی دووەم و گرنگی زیاتری پێ بدەن. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا هەنگاوی گرنگمان ناوە. کۆرسەکانی زمانی ئینگلیزی لە ئێستادا خۆشبەختانە بە شێوەیەکی ستاندارد لە زانکۆکانی کوردستان بەردەوامن و بە هەماهەنگی توانە خۆماڵیەکان و هاوکارە نێودەوڵەتیەکان بەڕێوە دەبردرێ. هەروەها خۆشبەختانە لە ئێستادا هەر سێ تاقیکردنەوەی ستانداردی زوانی ئینگلیزی کە ستانداردە جیهانیەکان و تۆفڵ و ئالس لە هەرێمی کوردستانە دەستەبەرن و بەردەوامشن لە هەوڵی فراوانکردنیان. بەشێکی زۆر لەو خوێندکارانەی لە بەشەکانی زمان لە زانکۆکان وەردەگیرێن دوای دەرچوونیان وەکو پێویست فێری زمان و زانستەکە نابن. ئەمەش نیگەرانی بە دوای خۆی داهێناوە. بۆ بەرزکردنەوەی ئاستی توانستی زمان لە بەشەکانی زمانی ئینگلیزی لیژنە پسپۆڕەکەی وەزارەتی خوێندنی باڵا پێشنیار دەکا خوێندن لەم بەشەدا بکرێتە 5 ساڵ و لە ساڵی یەکەم تەنها زمانی ئینگلیزی بخوێندرێت. هەموو لایەک دەزانن ئێمە قوتابیمان خوێندکارمان 4 ساڵدا دەنیشیتن ماندووبوونێکی زۆر دەکاتن بەڵام لەو سەرەوە بەداخەوە ئینگلیزیەکەی باش نییە یاخود ناتوانانی بەکاری بینەکاری ڕۆژانەدا. بۆیە ئێمە بەستمانە لەو ڕیفۆرمە لەو چاکسازیە هەموو سێکتەرەکان بگۆڕێت. لا کۆتایی وتارەکەیدا وەزیری خوێندنی باڵا ئاماژەی بەوە کرد با گوێرەی راپۆرتێک کە لە ساڵی 2010 ئامادەکراوە و 1,300,000 کەس لە 88 وڵات بەشداریان کردووە و تاقیکردنەوەیان ئەنجامداوە دەرکەوتووە. وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەموو وڵاتانی جیهان ئاستیان نزمترە و عێراق و لیبیا لە کۆتایی لیستی خراپترین وڵاتانی جیهانن لە ڕووی توانستی زمانی ئینگلیزیەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.